سەرئێشە بە جۆرێک تەنگی پێ هەڵچنیوە لە مووسڵەوە خۆی گەیاندووەتە قەڵاتزێ هیوای بە خاوەنی ئەم دوکانەیە کە پیشەی جوانکاری ئۆتۆمبیلە و ئێستا کردوویەتی بە عیادە. باش بووە ئاخر کاکە من ئێستا دەساو لێ دوانێژی ئاسرچی بوو. عومەر قادر هاوڵاتیەکی نیشتەجەی قەڵاتزێیە لە بازاری قەزاکەدا دوکانی هەیە و 4 ڕۆژە لە تۆڕی کۆمەڵایەتی بانگەوازی ئەوە دەکات بە شێلان و مەساجکردن چارەسەری سەرئێشە و شەقیقەی دۆزیوەتەوە. کابراکی کاسەبم ئیشی دیزانی بوو کوجاوا دەکەین وەکو باگراوەند و کورسی بەکرێدان و بەدلە بەکرێدان ئەو ئیشانە دەکەین باخرازانەوەەوە بەڵام ئێستا بۆتە شوێن هێو کەسانێک کە چارەسەریان دەکەم سپاس بۆ هاوڕیانم لەو گەڕەکە کە هەمویان هاوکارن خۆم نەخۆش بووم شەو نەخۆنی زۆر شەو نەخەوتوم گەڕام بە جەستەی خۆمە لەگە ڕێزم لە هەمام کاتێک کە خۆم شوشتووە گەڕاوم بە دوا ماسوولکەکان و ئێش و هازارەکانی خۆم دۆزیوەتەوە زانیوە خەڵکی شەو دەردەیەتی و دیمەنە ڤیدیۆکانی عومەر ئەم چەند ڕۆژە دەستا و دەستی پێدەکرێت بە جۆرێک کاریگەری هەبووە کە ڕۆژانە نزیکەی 80 کەس سەردانی دەکەن. من ئەحمەد کاکەیم لە دەڤەری مووسری هاتمە شەقیقەم هەیە ژانە سەرەکەم زۆر وێرانە بەڕاستیان کە ناو بانجی کاک عومەرم بیستووە لە پەیچەکەیاندا کە عیلاجی ژانە سەر و شت و ئەوەی دەکاتن منش یەکسەر بۆ لاوی هاتمە بەخوای ئەو ژانە سەرە و ئەو ئازارێ من لەوانەیە نێشی 10 ساڵ دەبیتن ئێستاش کە عیلاجی بۆ کردومە ئەلحەمدولیلا و هەز دەکەم لە ژیانم سرم نێشاوە. سرم دێشێ تقریبان 10 ساڵی لا 12 ساڵە سرم دێشێ پێشەوەی بمێرە سرم زۆر دێشە کاک عومەر ماساژشی بۆ کردم بەجێ ئەوەی کە دەواشم داتێ بۆ ماساژەی گوتی بە دڵنیایی بە باش دەبی تازە باش بووی زۆریش باش دەبی و باشیش دەبێ. ئێستا هەز دەکەی ئارام و باشی ئێستا زۆر ئارام و زۆریش باشم باش بووم ئێستا دەستەکان دێرەدانێ و دەستە دانێ. عومەر لە ڕێگەی دۆزینەوەی ئەو ماسوولکانەی ئازارەکەی دروست کردووە و شێلانی بازەیتی زەیتون چارەسەری چارەخوازەکانی دەکات بۆ ئەو کارەشی تەنیا بڕی 1000 دینار وەردەگرێت لە کاتێکدا مۆڵەتی بۆ ئەم کارەی وەرنەگرتووە. ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامەتکردی تەندروستی تەمەن 36 لیژنە تەواو بووە چاوەڕێی لیژنەکان نەبکرێنەوە هەر کاتێک لیژنەکەمان نوێکرایەوە سەردانی ئەو شوێنە دەکەین و بۆ دوواداچوونی بۆ دەکەین تەمانێت تا فەرمایش دەرنەچێتەوە من ناتوانم سەردانی ئەو شوێنەکەم. بەڵام ئەوە تەواوی چیرۆکەکە نییە. کارەکەی عومەر پێویستی بە دەستخستنی وەڵامی پرسیارە سەرەکیەکەش هەیە. ئایا مەساجی قۆڵ چ پەیوەندیەکی با سەرئێشەوە هەیە؟ لەوانەیە نەتوانین بڵێن بەهۆی ئەو مەساجەوە چارەسەری یەکجاری سەرئێشەیان شەقیقە دەکرێت لەبەرەوەی چەندین فاکتەری جیاواز هەیە کە دەبێتە هۆی ئازاری سەر و شەقیقە هەر گرفتێک کە لە جسم هەبێ لە بەشێکی تری جسم هەبێ کاریگەری دەبێت لەسەر مێشک و لەسەر سەرئێشەمان بەڵام بێگومان لەو حاڵەتەدا ئێمە دەتوانین بۆ خۆمان فێرکەین مەساجی ئەو پۆینتان ئەو خاڵانە بکەین کە پەیوەندی بە کەمبوونەوەی ئازاری سەرەوە هەیە ئەوە هەڵبژاردنێکی باشتر دەبێت لەوەی کە هەموو کاتێ هەموو جارێ پەنا بۆ دەرمان بەرین. کەمێک ئازاری هەیە لە زانستی پزیشکی 8 جۆر سەرئێشە پۆلێن کراوە کە باوترینیان سەرئێشەی سترێسە. ئازارەکەی تووشی هەردوو لای سەر ناوچاوان و پشتەوەی سەر و چەناگەی مرۆڤ دەبێت. هۆکارەکەشی باری دەرونیە. ڕەنگە عومەر بیەوێت بەدەست هەڵگرتن لە کاری ڕازاندنەوەی ئۆتۆمبیلی بکوزاوە ئیتر دەست بە ڕازاندنەوەی دەرونی خەڵک بکات. محەممەد عەلی 964 قەڵاتزێ.